پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر کارەکانی بە کۆتا هاتوو لەمڕۆوە ئاو دەگاتە ئەو گەڕەکانی لە شاری هەولێر لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بێ ئاو بوونە. پرۆژەی فریاگوزاری ئاوی هەولێر بە چەند قۆناغێک لەسەر زەی گەورەوە ئاو دەگەێنێت بە گەڕەکانی شاری هەولێر. لە قۆناغی یەکەمدا لە هەر کاتژمێرێکدا 20,000 مەتر سێجا ئاو لەسەر زەی گەورەوە وەردەگرێت و فلتەری دەکات و دەیگوازێتەوە بۆ عەمبارەکانی سێبیران. لە سێبیران بە 20 حەمباری گەورە ئاو کۆ دەکاتەوە و دواتر بە 4 هێلی سەرەکی دەیگوازێتەوە بۆ گەڕەکەکانی شاری هەولێر. لە قۆناغی سێیەمدا ئەو 4 هێلە سەرەکی ئاویان گواستەوە بۆ گەڕەکان دابەش دەبن بۆ چەند هێڵێکی بچووکتر و مامناوەنتر تاوەکو ئاو دەگاتە سەرچەم ئەو گەڕەک و کوچە و کۆڵانانەی لە چەند ساڵی ڕابردوو کێشەی کەم ئاویان هەبوو. ڕۆژەکە لە ساڵی ڕابردوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەردی بناغەی دانرا و ئێستاش لەمڕۆوە ئاو دەگوازێتەوە بۆ گەڕەکانی شاری هەولێر.